جبو جبجیکنا سزای 5 سال زندان یه سروه پور محمدی ماموسای زمانی کردی او بو زندان ناوندی سنه خاطه و گوستن پشتی نیورویا 2 روژا شنبه 19 نیسان کسوکار و هفکارین سروه پور محمدی لبر مالا سروه جویان بو ویکی که مالاویه لی بکن ده وی جویناوان دا سروه پور محمدی بو خوندنا شعرکی شیرکو بکس راگان او تجاری بون نای کرن کو هن بکار بن آزادی در روح مدا بسرینن یعنی پاک بکن سروه گوت من از خاطر جمعی دیدم و سوزی دیدم و حتی داویجی یا سزادان آخوه و حتی نی داویت تمن خواه لسر وی ری بازار راست از بمینم و حتی که ام بگنه آرمانجی خوی نتوی دست کار و خبات آخوشی برناتن زیاتر لەوەی کە هاوڕێ بین هاوخەباتین ئیمڕۆ بە بوونتان بە پشتیوانیتان بە دڵگەرمیتان بەڕاستی بەختەوەرم لە کاتێکەوە کە وەڵامێک کۆتاییەم حکومە هاتەوە و من خۆشەویستی هاوڕێیان و بەگشتی خۆشەویستی خەڵکی کوردستانم بەرامبەر بە خۆمدی جارێکی تر دڵنیا بوومەوە کە لە ڕێگەی دروستە و لە شوێنی دروستە خەریکین کارەکەین بۆ ئەوەی کە نیشتمانمان نزیکەوەکەینەوە بە ئامانجەنەتەوەیەکانمان بە ئامانجە گەورەکەمان سپاسەکەم بۆ بوونتان منیش خەڵتان پێ ئەم دڵنیاتان ئەەکەمەوە کە تاکۆتایی تەمەنم و تاکۆتایی ئەم حکومە و تاکۆتایی تەمەنم لەسەر ئەو ڕێبازە دروستە ئەمێنمەوە تا بە ئامانجەنەتەوەیەکانمان بگەین